الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. قال الله سبحانه وتعالى: لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، قورئانی پڕ بەرەکەت و بەخشش لە سوورەتی قوڕەیشدا باسی دوو خەڵاتی زۆر گەورە بۆ هەموو مرۆڤایەتی دەکا. بەداخەوە زۆر لە مفەسیرینی قورئان ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ و خوا پاداشتیان داتەوە، مانای سوورەتی قوڕەیشیان قەتیس کردووە لەسەر هۆزی قوڕەیش و شاری مەککە کە خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی لە شاری مەککەی پڕبەرەکەت کردووەتەوە، ڕزق و ڕۆزی فراوانی بۆ ناردوون و لە برسیەتی لەو دۆڵە وشکەدا ڕزگاری کردوون. هەروەها لە ترس و بیمی ئەبڕەهە و لە هەموو دوژمنێک پاراستوونی. بەڵام قورئان بۆ هەموو مرۆڤایەتیە. سوورەتی قوڕەیش نەک هەر بۆ قوڕەیش بێ، بۆ هەموومانە. پەروەردگار ئەلبەیت شەرنی هەر کەعبە بێ، ئەم زەویە هەمووی یەک بەیتە. ئەم زەویە خانوویە کە هەموو پێداویستیەکی ماڵی تێدایە، ژیانی تێدایە. لەناو هەموو خەڵاتەکانی سەر زەویدا خوا دەفەرمێ عەبدایەتی ڕاستەقینە بۆ ئەڵڵا بکەن سوبحانەه وتەعالی. عەبدایەتیەک کەوا بەتەنها بیپەرستن، هاوبەشی بۆ بڕیار مەدەن، خالیسەن مخلیسەن لە نێتێکی خاوێنەوە عیبادەت بۆ خوا بکەن. غەیری ڕەزامەندی خوا چاوتان هیچ نەبینێ، چونکە خوا دووشتی بە هەمووتان بەخشیوە. لە برسیەتی تێری کردن، دوای برسیبوون تێری کردن، دوای ترس و خۆف ئەمینی کردن. وتاری ئەم جومعەیەمان لە خزمەت جەنابتاندا باسی ئەوەیە، دوو خەڵاتی خوا بەسەر هەر یەکێک لە ئێمەوەیە بەڕێزان. دوای ئەوەی برسی بووین خوا تێری کردین، دوای ترس و بیم خوا ئەمینی کردین. دوو خەڵاتی گەلێک گەورەیە. بۆیە لە خزمەت سوورەتی قوڕەیشە چەند دەرسێک وەردەگرین بۆ ژیانمان. قورئان هەر بۆ خوێندنەوە نییە، قورئان تەماشاکردنی بەرەکەتە، خوێندنەوەی بەرەکەتە، ئەجرە، بەڵام دەبێت دەرسی ژیانی لێوەرگرین. ئەو سوورەتە لە ڕووی ئایەت و پیتەوە بچکۆلە، بەڵام هەموو ژیانی تێدایە. ئەوە بەس لە قورئاندا هەیە. خوای گەورەی لێی بە زیاد بێ کە ئاشنای کردوین بە قورئان. درسی یەکەم لە خزمەت سوورەتی قوڕەیشە ئەوەیە: العیبادة والأمن متلازمان أبدا. بەندایەتی بۆ خوا، عیبادەت، نوێژ، جومعە، جەماعەت، حەج، دروشمەکانی تر هەموویان پەیوەستن بە ئەمن و ئەمانی وڵاتەوە. ئەم دوانەیەکی لێکدانەبراون، بەردەوام بە یەکەون. بۆیە ئەوانەی کە موسڵمانی ڕاستەقینن، ئەگەر حەز دەکەی بزانی موسڵمانیەتەکەت چەندە بەرزە، دەم بە دوعاییتە. بەو ئەندازەی دەمت بە دوعایە بۆ ئەوەی وڵاتەکەت هەرزانی بێ و ئەمن و ئەمانی هەبێ، بەو ئەندازەی ئیمانەکەت لای خوا قبوڵە. ئیمانداری بە حەق لە هەموو کەس زیاتر دەم بە دوعایە بۆ ئەوەی وڵاتەکەی هەرزانی بێ و گرانی نەبێ، وڵاتەکەی شەڕ و شۆڵی تێدا نەبێ و ئەمن و ئەمانی هەبێ. و هەروەها بە کرداریش هەوڵی ئەوە دەدا وڵاتەکەی پڕ بێ لە ئەمن و ئەمان و پڕ بێت لە فەرحانی و هەرزانی و هەبوونی. ئیسلامی حەق، ئیسلام ئەم دینەی کە ئێستا ئێمە هاتووی بۆی کۆبووینەوە لە مزگەوت و ماڵی خوادا، ئەو ئیسلامە ناڵم کە دروست دەکرێ بۆ لێدانی ئیسلام. ئیسلام لێ دەبە ئیسلام، ئەوە نا. ئەو ئیسلامە حەقەی کە دینی حەقی خوایە لە چدا گەشە دەکا؟ لە ئاشتیدا گەشە دەکا، لە هەرزانیدا گەشە دەکا. واللهی تا خەڵک تێر و تەسەلتر بێ، تا وڵات ئەمن و ئەمانی هەبێ، خەڵک زیاتر ڕوو لە دین دەبێ. واللهی تا تێر و تەسەلتر بی ئەمجا عیبادەت خۆشە. بەخوا بە هەژاری نازانی چی دووتۆ لە نوێژەکەتدا. ئەزانی ئەگەر ماڵت تێر و تەسەل بێ و گیرفانت گەرم و گوڕ بێ، ئەمجا عیبادەتی خوا بۆ کەسانی وەکو جەنابتان خۆشترە. ئەم دوانە بە یەکەون. دووەم دەرس: الرزق قەرین الئەمن. بەڕێزان، ڕزق و ڕۆزی هاوتای ئەمن و ئەمانە. ئەم دوانە یەکتر ڕادەشێشن.
لەسەر ئاستی تاکە کەسدا بیهێنە بەر چاوت یەک کەس بی تا کارت هەیە ئیشی ڕۆژانت هەیە مەشغوڵی کەسابەتی حەڵاڵی پارەت دەست دەکەوێت بە حەڵاڵی و بە ڕەنجی شان و مفت نێ و بندیوار نی واللهی بەو ئەندازەیە لا شەڕ دەبی سەیریکەن ئەو کەسانی کە کاسبی بە حەقن واللهی خەڵک پێیان دەکێشێت جواب نادەنەوە ئەڵێ کاکە لە مناڵیەوە پارە بە ڕەنجی شان کۆ دەکەمەوە معقولە لەسەر قسەیەک زەلامێک بکوژم خۆ لە شەڕ لا دەدەی ئەوانی کە شەڕ فرۆشن ئەوانن کە لە کتوپڕا بە پارەی حرام گەشەیان کردووە بۆیە حتا وەکو نانەکەت حەڵاڵ بێ و بە کەسابەتی حەڵاڵەوە مەشغوڵ بی لا شەڕتری و لە شەڕ دووری واللهی بەو ئەندازەی کەوا خەریکی ئیش و کاسبی حەڵاڵی بەو ئەندازەیە عیزەتی نەفست پارێزراوە بەو ئەندازەیە ئەمنیەتی نەفسیت پارێزراوە سوفیانی سەوری هەزار ڕەحمەتی خوای لێ بێ ئەو ئەولیای خوا دەیفەرموو ما وضع رجل يده في قصعة رجل إلا ظل له بەخوا هەر وەختێ دەستت برد لە کاتی نان خواردنە بۆ ئەوەی پارۆنانێک هەڵکێشی لە شۆربای بەردمە ڕەفیقەکەی برادرت بەو پارۆنانە کە یەک تۆشت لە لەگەڵ خۆی هەڵدەکێشە ئەوەندە زەلیلت دەکا ئەها لەگەڵ کەسێکا دانیشە بەس بڵێ ئەم پارچەنانە لەم شۆربایی تۆ هەڵدەکێشم ئەخۆ چیلی هیچ نییە بەو ئەندازەیە زەلیل دەبی یاخوا پارول لە قاسەی کەس هەڵنەکێشرێ یەک کەس چایەکت بۆ نەکڕێ بە ئەندازەی ئەو چایە دە عیزەتی نەفست دێنێتە خوارەوە دەیهێنێتە خوارەوە بۆیە لەسەر ئاستی تاکە کەس الرزق قرین الأمن حتا گیرفانت پڕ بێ و ماڵ و حاڵت گەرم و گوڕ بێ و ئیش و کارت هەبێ و موچەل لە وەختی خۆیدا بێ تۆ ئەمن و ئەمانت سەلامەتترە ئەمجا بڕۆ بۆ ئاستی خێزان لە ئاستی خێزاندا هەزار ڕەحمەت لە پێشینانی کوردی خۆمان هەمووتان پەندەکەتان لە من باشتر لەبەرە دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە بەخوا وایە بەخوا کە کاسە پڕ بوو ئاشتی لە ماڵە حازرە زانایان دەفەرمون هەر وەختێ فەقیری لە دەرگاوە هاتە ژوورەوە بۆ ناو خێزانێک ئەو ژن و پیاوە چەندە یەکتریان خۆش بوێ ئەو باوکو دایکە چەندە ئەو منداڵانیان خۆش دەوێ کە هەژاری گیرفان بەتاڵی بێپارەی بێموچەیی لەسەر چەند مانگ لەسەر یەک خۆی کرد بە دەرگای ماڵەکەتدا خۆشەویستی لە پەنجەرەکەەوە دەڕواتە دەرێ یەکیان ڕاودەنێ هەژاری خۆشەویستی ناو خێزان ڕاودەنێ واقعاً کاسەی پڕ ئاشتی ماڵە بۆیە سوورەتی ئەلەحزاب ئاەتی 28 بخوێننەوە بەڕێزان سیر دەکەی نەبوونی و هەژاری کاری لە ماڵی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەیری ژیانی هەندێک دەوڵەمەندیان دەکرد کە باسی پاشاکانی دنیایان دەبیست بە پێغەمبەری خۆیان گوت صلی الله عليه وسلم والله هیچ کە ڕازی نین بەم ژیانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ معلوماتتان بەردەوام دەوڵەمەند بووە بەڵام هێندە سەخی تەبیعەت بوو بۆی نەدەکرا پارویەک نان بە ئیسراحەت بخوا و هەژارێکی ئومەتەکەی ببینێ هەرچی دەهاتە دەستی هەر دەیبەخشی بۆیە هەژار دەکەوتەوە ئەینا بەردەوام لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەژاری نەژیاوە دەوڵەمەند بووە بەڵام بەخشینەکەی زۆر بووە بۆیە خێزانەکانی یەخەیان پێگرت چونکە هەوێی یەکتریش بوون هانی یەکتریان دەدا بە هەمویان سەرکۆنەی پێغەمبەری خۆیان دەکرد صلی الله عليه وسلم داوای شتی زۆرتریان دەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک مانگ ماڵەکەی بەجێهێشت بە قوربان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێت لەو کاتەیە چەند ناڕەحەت بوو بی هەموو شاری مەدینە و دەوروبەر بە ئاژاوەکەی ماڵی پێغەمبەری زانی صلی الله عليه وسلم لەسەر هەژاری هیچی نییە بیانداتێەوەی ئەو ژنانە داوای دەکەن نۆ خێزان نییە ناشکرێ دەست بۆ بەیت المالی موسڵمانان بەرێ ئەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆحم بە قوربانی بێت چەند ناڕەحەت بوو بێ یەک دانە مانگ لە خێمەیەکی بچکۆلە لە ناو مزگەوتەکەی مەدینەدا ماوەتەوە دەفەرمێ ئەمجا قورئانی بۆ هاتە خوارەوە يا أيها النبي قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا حتى قيامة أمات القرآن ما وتوه يق بانجي خيزانة كانت كأي بيغنبري خوشوي صلى الله عليه وسلم بيان بڵێ بەخوا ئەگە دنیاتان دەوێ ئەتانەوێت لە سنووری خۆمان زیاترمان هەبێ دەست بۆ حرام بەرین ئەوە بە ئێمە ناکرێ ئەو دنیا ڕازاوەیە بۆ ئێمە نەکراوە بۆ منی بەرپرسیاری ئومەت نەکراوە بۆ سەرۆکی وڵات نەکراوە وەرن ئومەتیعکونە دیاریەکتان دەدەمێ بایی ئەوەندە پارەتان دەدەمێ تا شوو دەکەنەوە تا ژیانێک بۆ خۆتان دروست دەکەنەوە محتاجی دەستی خەڵک نەبن ئەوەندە پارەتان دەدەمێ مارەیتان دەدەمێ و لێتان جیا دەبمەوە وأسرحكن سراحا جميلا ئێوە پارچەیەکن لە جەرگم چەنم خۆش دەون
بەڵام بە جوانی و بە حرمەتەوە لێتان زیاد دەبمەوە بە شەرعی خوا. ئەمجا پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگی یەکیانی کرد و لە خاتو عایشەوە دەستی پێکرد، هەمویان گریان وتیان هەڵەمان کرد بەخوا خوا و پێغەمبەرەکەی خوایمان دەوێ، قیامەتمان دەوێ و دنیا واز لێ دێنین. بۆیە هەژاری کاری کردە ناو ماڵەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەمڕۆ جەنابە دەگەر چوویتەوە ماڵەوە هەژار بووی ژنەکەت بۆڵاندی وا مەزانە تۆی خۆش ناوێ. حەدیان چی ئافرەتانی ئێمە بە خێزانەکانی پێغەمبەر بن صلی الله علیه و سلم. بەڵام کاکە ئافرەت حەزی لێیە، هەر سروشتەکەی وایە داوانەکە نابێ بە ماڵ، لێی مەگرە، سەبر بگرە، ئامۆژگاری خێری بکە، جارجار تۆ ماڵەکە بەجێ بێڵە و دەری مەکە، هەتا خوا دەرگای ڕەحمەت دەکاتەوە. بەڵێ هەژاری کاریگەری لەسەر خێزان هەیە، هەژاری الرزق قرين الأمن بۆ وڵاتی ژوایە، بۆ گەل و میلەت و نەتەوە ژوایە. بەو ئەندازەیەی وڵاتەکەت تێر و تەسەل بێ، پارەی دانراوی یەدەگی هەبێ، قەرزاری وڵاتان نەبێ، پارەی وڵاتەکەت بەهای هەبێ و نرخ نەبوو بێ، بەو ئەندازەیە دوژمنانی وڵات و گەل و میلەت لێت دەترسن، بەو ئەندازەیە دۆستت زۆرە. ئەخ وەڵڵی تاکە کەسی ژوایە، وەڵڵی خێزانی ژوایە، یا ڕەبی خوا گیرفانمان خاڵی نەبێ. قەسەم بە ئەڵڵا کەس گیرفانت خاڵی بوو قەرزار و نەبوو بووی نزیکترین خزمت خۆ لێ دەشارێتەوە. وەڵڵی مەرحەبایی خەڵک بکە کابرا لێت دەترسێ، ئەڵێ نەوەک داوای قەرزم لێ بکە. وەڵڵی خێزانێکی هەژار بە یەک کەس بەدەورتەوە نامێنێ، میلەت و وڵاتی ژوایە کە هەژار بووی پارەکەت بێ ڕەسید بوو، یەک وڵاتی دنیا دۆستن نامێنێ. ئەو وڵاتانە زلهێزەکان بە چی زلهێزن؟ یەکەم بە ئابووری. بۆیە وتراوە الاقتصاد والأمن أساس أي دولة. دوو کۆڵەکە هەن وڵاتیان ڕاگرتووە، یەکەم ئابووری، دووەم ئەمن و ئەمان و دڵنیایی بۆ هاوڵاتیان. هەر وڵاتێک ئەم دوانەی تەپی خەڵکەکەی ڕادەکە. ئێستا تۆ سەیری عێراقکە، کوردستانکە، ئێرانکە، ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەموو ئەم گەنجە جوانە بۆ نیشتیمانی خۆی خۆش ناوێ بەرە وەڵڵا، بۆ دیندار نییە بەرە وەڵڵا، بۆ وڵاتەکە هەمووی بەجێ دێڵێ، هەمووی ڕادەکە، هەمووی بەس مەجالێکی هەبێ خۆ بگەێنێتە جیهانی ڕۆژ ئاوا و غەرب لەبەر دووشتە. اقتصادمان ئێمە وێرانە، دووەمیان دڵە ڕاوچێمانە. تۆ بڵێ ئەم مانگە موچەکە بێ وەڵام مانگی داهاتوو نایە، تۆ بڵێ شەڕ نەبێت، تۆ بڵێ تێک نەچێت، تۆ بڵێ ئاوارە نەبینەوە، تۆ بڵێ دەستمان بەسەرا نەگرنەوە، تۆ بڵێ ئاڵای کوردستانمان دانەگرنەوە، تۆ بڵێ هێرشی دوژمن نەیە. دایمە هەمومان لە دڵە ڕاوچێ داین. گەنجەکە وەکو تۆی بەڕێز تەحەموول ناکات، سەری خۆی هەڵدەگرێ، وڵاتەکان بەجێ دێڵێ. بۆیە وڵات ئەگەر ئەو دوانەی نەما ڕووخاوە ئەوە خانوونیە، کەپرێکە، خێمەیەکی شڵەژاوە بەسەر خەڵکەکە دەتەپێ. یەکەم اقتصادی بەهێز، دووەم ئەمن و ئەمانی وڵات. درسي سيم أغنى البشر هو من يملك الأمن والعافية. همو جال إن شاء الله إما لم مزقوتها من إنجاب وجنابتان درسي كينو لدينا كما نافير دبين مسلمانانی بەڕێز ئەو گۆشەی ئەو سەرقەڵەباڵغ دەبێت لێرەوە هێشتا جێگا هەیە، دەی وەرن ڕەحمەتان لێ وەرنە گۆشەکانی ئەم سەرەوە لەو بەرقاپیە خۆتان ناڕەحەت مەکەن. أغنى البشر هو من يملك الأمن والعافية. دو مصطلحية دو زاراوهية إشتا إملي حالين بوين. ئەویش ئەوەیە دەوڵەمەند لەگەڵ پارەدارە دوشتی لەک جیاواز و ئێمە بۆمان جیا نەبوونەوە لەو متارەیە جەناب لێکیان جیا دەکەیتەوە. پارەدار ملیاردێرەکانی دۆلار لەسەر زەویدا کەمن. دەتوانین لە کوردستانە بیانژمێری هەموو خەڵکەکان داناسن چێ زۆر دەوڵەمەند و خاوەن کۆمپانیای گەورەیە. پارەدار بەڕێزان بەس پارەی هەیە، دەوڵەمەند جیاوازە لە پارەدار. دەکرێت پارەی زۆرن نەبێ، ڕۆژانە بژی و دەوڵەمەندیش بی. بۆیە ئەم قسەیە چەند جوانە. ئەغنە البەشەر، ئەگەر دەتەوێ بزانی کێ لە هەموو کەس دەوڵەمەندترە، لە هەموو کەس دەوڵەمەندتر. ئەوانە نین کە ناوەکانیان لە بۆرسەدا دەنووسرێ ئەوەندە ملیار دۆلاریان هەیە، ملیار دۆلاریان هەیە. ئەغنە البەشەر هو من، کەسێکە لەوە چێ من بم بەیزنی خوا، لەوە چێ جەنابەت بی، دڵت بە خۆت خۆش بێ، مەکروزیەوە ئەژنۆ دامەدا. هو من يملك الأمن والعافية. ئەگەر دووشتت هەبوو لە دنیادا تۆ زۆر دەوڵەمەندی، لە هەموو کەس دەوڵەمەندتری. بەڵام جاری وایە کەسەکە بەس پارەی هەیە، پارەدارە بەڵام دەوڵەمەند نییە. دەوڵەمەندی ڕاستەقینە ئەلئەمنی هەیە. ئەمن بەمانای ئارامی دەرونی، دڵت ئیسراحەتە، دڵ وەڵڵاهی هیوا هەیە لەگەڵ یا دانیشتوم بڕوان پێ بکە بەس ڕۆژانە دەژی، هەر کە دەچی بۆ لای دڵت دەکرێتەوە. دڵ و دەرونێکی فراوان، دەم بە دوعا و بە زیکر، قسەی خۆش، مەجلیس خۆش، دەرونی ئارامە. وەڵڵاهی هیواش هەیە ڕۆژی بە دەفتەرێ دۆلار ناڵە پارە،
باوەڕتان بێن نانت بەرچاو دەکەوێت لەگەڵی دانیشی ئەوەندە دڵی ناڕەحەتە ئەم ئاسوودەی دڵت هەبوو تۆ زۆر دەوڵەمەندی دووەمیان ماڵت ئاژاوەی تێدا نەبێ بەخوا کە چوویتەوە ماڵەوە و خێزان و منداڵت تەبایی هەبوو تۆ زۆر دەوڵەمەندی هەر ئەمنی وەڕۆی لە جومعە چوویتەوە و خێزان و مناڵەکە لە دەورت بوون و تەبابوون خۆت بە دەوڵەمەندترین کەس بزانە سێیەمیان خوا ڕەحمی کرد وڵاتەکەت شەڕی تێدا نەبوو کە وڵاتت شەڕی تێدا نەبوو دەنگی تەقە و تەقینەوەی تێدا نەبوو خۆت بە دەوڵەمەند بزانە دووەم ئەلعافیە ئەگە خوای گەورە ئەم سیانەشی لە ئەلعافیە پێبەخشی قاسە و کاسەت پڕ بوو شتێک پاشەکەوت دایمە هەبوو هەر وەختێک شتێک واریداتت زیاتر بوو لە خەرجیت ئەگە مانگی 50,000 زیاترت هەبێ لە پێداویستی ژیانت تۆ دەوڵەمەندی شتێک زیادت هەبوو لە پێداویستی مانگانت خۆت بە دەوڵەمەند بزانە کەسەکەم دووەمیان لەشت ساغ بوو ئەڵڵاه چ دەوڵەمەندیەکە بەو خوا شەو کە چوویتە سەر جێگای خەو ئاوات کرد خەوت لێکەوت حتا بانگی بەیانی خواخوات بوو شەو درێژتر بێ و ئازار خەبەری نەکردیەوە لەسەر سفرەکە کۆمەڵە حەبی پێشنان و دوای نانن نەبوو والله گوناهت دەگا خۆت بە هەژار بزانی والله نانی جۆب خۆی تۆ دەوڵەمەندی ئەزانی لەشی ساغ بەس ئەو کەسانە قەدری دەزانن کە بە ئازارەوە شەو دەکەنەوە ئەو کاتەی ئەلعافیە ئەوەیە کەس دوژمنن نییە ئەزانی چەند خۆش ئێمە قەت لە ماڵمانە سیلاح نییە دەماچە لە بن پشتێنمانان نییە حیمایەمان نییە ئاەتی کورسیەک دەخوێنی و لە ماڵ دەڕۆیتە دەرەوە و ئەزانی هەموو فریشتەی ئەرز و ئاسمان حیمایەی تۆیە نە لە کەس دەترسی نە ماڵی کەست خواردووە نە کەس لێت دەترسێ نە چاوت لەوەیە دوژمنەکە لەم لاولاوە کەمێنت بۆ دانێ و لێتدا ئەو بێ دوژمنایەتیە و ئاسایشی ئارامیە بەڕێزان هەر بە پارە ناقەبڵێندرێ بۆیە ئەوە دەوڵەمەندترین کەسە جا دەکرێت زۆر خەڵک زۆر دەوڵەمەند بێ لە قایمەی یەکەم بێ بەڵام بەزەوەی پارەیەکی زۆری نییە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی کتێبێکی زۆر بە نرخی هەیە کتێبەکەی بە ناوی قوانین من القورآن الكريم لە لاپەڕەی 62 عەرەبیەکەدا ئەم کتێبە بە ناوی گوڵچنی یاساکانی قورآن لەلایەن مامۆستای بەتوانە مامۆستا محەممەد حەمەمیرزاوە کراوەتە کوردی لە لاپەڕەی 97 کوردیەکەشیدا دکتۆری پایەبەرز دکتۆر نابلوسی دەفەرمێ یەکێک لەو کەسانی کە لە سووریا کاتی خۆی دیارە لە هەشتاکاندا دەڵێ زۆر دەستکراوە خێرەومەند و دەوڵەمەندێکی عەجیب بوو زۆر یارمەتی فەقیر و هەژاری دەدا لەلام دانیشتە بوو وتی ئەمڕۆ ئیش و کەسابەتێکم لەگەڵ دەوڵەمەندێکا بوو واللهی ئەو ڕۆژەنە ئەو مانگە لە ماوەی یەک مانگە بەس ئەوەی کە لە منەوەی استیفادەی کرد بوو 4,000,000 لیرە وانە 4 ملیار لیرەی سووری قازانج کرد بوو 4 ملیار لیرەی سووری ئەو کاتە بەس لە یەک مانگا بەس قازانجی کرد بوو بێجگە لە سەرمایەکەی بێجگە لەو هەموو مڵک ماڵی هەیبوو وتی مامۆستا دکتۆر لەلام دانیشتە بوو دەیگوت تخوا ئەمە وڵاتە تخوا ئەمە کەسابەتە تخوا ئەمە ژیانە یا ڕەبی نەعلەت لەو ژنم بێ یا ڕەبی خوا ئەو منداڵانەم لێ بستێنێ بەس پارە خۆرن بێخێرن کوڕە لە خۆم بێزارم کوڕە وەڵڵی شەو تابانی خەوم لێ ناکەوێ وتی دنیام لەبەر چاو تاریک بوو نەفرەتی لە هەموو شتێک دەکرد لە ماڵ و منداڵی خۆیەوە تا خەڵک و تا وڵات وتی هەر ئەو ڕۆیشت و ئافرەتێکی بە حیا و حرمەت خوشکێکی داپۆشراو هات وتی نامەی کەسێکی متمانەکرێ پێکراوم پێیە هانەمان بۆ هێناوی توخوا بە لە دەرگای خەڵکی نامەرد نەدەم وتم خوشکەکەم بەسەر چاو بەڵام من عادەتێکم هەیە کەسەکە لە نزیکەوە ماڵی خۆی دەبینم وتی بەسەر چاو فڵان کەسیش جێگەی متمانەیە کە توی پێ ناساندم بەڵام وابچین بۆ ماڵتان ئەڵە کە چوون بۆ ماڵەکەی وەڵڵی هەمووی چەند مەترێک بوو ژێر قادرمەیەک بوو لەسەر قادرمەکان شێشتی لێدەنا لە ژێر قادرمەکەیدا دەخەوتن وەڵڵی بە حاڵ جێم بۆ تا چوومە ژوورێ یعنی چەند مەترێک نەک بڵێ خانوێکی 50 مەتریش بەڵام مڕەتەب پاک و خاوێن بۆن خۆش دوو منداڵی ژیر کەڵا جلی گۆڕی بوون جلێکی جوان و پاک و خاوێن مێردەکەی لە سوچێکەوە ڕاکشا بوو بەدەم ئازارەوە دەیناڵاند وتی ماوەیە کە نەخۆشە و ناتوانم بچێتە دەوام و ئیش موچەیەکی حکومیمان هەیە کە موچەکەیان نەبڕیەوە مدیرەکەی ماڵی ئاوا بێ وەڵڵهی ئەگەر یارمەتیەکمان بدەیت ئەڵە سەیرم کرد چەند بە حرمەت لەگەڵ ئەو پیاوەیدا چەند بەڕێز لەگەڵ ئەو منداڵانەدا هەستت دەکرد بەرەکەتی خوا لەو ماڵە بچکۆل و ژێر قادرمەیدایە ئەوەندە هەستم بە ئارامی خۆشەویستی دەکرد وتم بەسەر چاو مانگی 2,000 لیرەتان بۆ دەبڕمەوە وتی نەبەخوا 2,000 زۆرە بەس 1,000مان دەوێت بە مەعاشی پیاوەکەم الحەمدولیلا دەژین بەس بە ئەم ژێر قادرمەیەمان بەکرێ وەرگرتووە
بەس کرێ ئێرەمان پێ بدرێ بە 1000 لیرە بەخوا زیاترمان ناوێت چەندی مەحاوەلەم کرد وتی بەخوا 2000ەکەم ناوێ ئەوە هەژاری ڕاستەقینەیە ئەوە هەژارە بەڵام زۆر دەوڵەمەندە بەس پارەی نییە ئەڵێ لەو کاتەدا بیرم کردەوە یا ئیلاهە العالەمین ئەمڕۆ لە ماوەی چەند سەعاتێکە دوو نمونە نیشاندام واقعاً وایە ئەو پیاوە بەس پارەی هەبوو بەڵام بەڕاستی فەقیر و دامەوە بوو ئەم ماڵەش بەس پارەی نییە بەڵام بەڕاستی دەوڵەمەندە وێ داوا لە خۆی پەروەردگار بکە ئێرە دەوڵەمەندکە پارە ئەگەر لە ناو دڵابوو زۆر خەتەرە ئێمەی میلەتی کوردی موسڵمان خوای گەورە دەرگایەکی ڕەحمەتی لێ کردینەوە لەم کوردستانەدا سربەخۆییەکمان هەیە ئازادیەکمان هەیە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە بەڵام بەداخەوە هەم لە ناو خۆماندا کەم و کوڕیمان زۆرە وەکو دەسەڵات هەمیش لەلایەن حکومەتی ناوەندیشەوە ستەم لە چێ دەکرێت لە تۆی فەقیری موچەخۆر خۆ لە مەسوولە گەورەکان ناکرێەوە موچی خۆیان لە بەغافولە وەکو جاران وتومە هەر لە فەقیر و هەژارەکە لە کەسابی بازاڕەکە ستەمەکە دەکرێت بە هەردوو لا ستەممان لێ دەکەن کوردیش دەڵێ قەل بە قەل دەڵێ ڕوود ڕەش بێ قەل بە قەل دەڵێ ڕوود ڕەش بێ ئەو دەڵێ تۆ تاوانباری ئەو دەڵێ دوو تۆ تاوانباری بەڵام ئەطعەمەهم من جوع پەروەردگار دەفەرمێت برسی بووی و خوا تێری کردی هەژار بووی و خوا دەوڵەمەندی کردی ڕزق و ڕۆزیت هەبوو نان و پێخۆرت هەبوو دوکان و بازاڕت کراوە بوو موچە و مەعاشت باش بوو واللهی دەبێت شکری خوای پەروەردگار بکەیت ئەگە خوا نەخواستە خراپ بوو هەر پەنا بۆ ئەڵڵا بەرە هەر بەدڵ لە خوا بپاڕێەوە ئێمەوەی بۆمان دەکرێت دوعای خێرە ئەم وڵاتە پڕ بووە لە محەلیلی سیاسی والله ئەو تەلەڤیزۆنانە من کەمتر ئاگام لێ و مەجالم هێڕم بە جەنابت زۆرتر هەمووی هەر دێتە سەر تەلەڤیزۆن و چاودێری سیاسی و سیاسەتمەدار و ئەو ئەمریکا زەبەلاحە ئەو هەموو سیاسەتمەداری نییە کە لەو سلێمانی هەولێرەدا هەیە ئەم هەموو سیاسەتمەدارە جاموش وەڵام من پێم وایە کورە تۆ چ پێ دوابێیاننا بۆیە کاتی خۆت بەوە بەسەر مەبە دوعای خێر بکە بەینی خۆت و خوا ئیشاڵڵا دوعاکانی ئێمە گیرا دەبێ بە ئیزنی خوا دوعا بکە بۆ سەلامەتی وڵاتت ڕوودەکەمە بەرپرسیانی ئەم هەرێمە ئێمە خاوەنی ئاڵای کوردستانی نەک ئێمە خاوەنی ئاڵای کوردستانین ئەو ئاڵایە مامۆستا قانیعی شاعیر کاتی خۆی کە لە 1965 کۆچی دوایی کردووە باسی ئەوەمان بۆ دەکا ئەم ئاڵای کوردستانە دووشتی لێکەم کراوەتەوە ئێستا کاتی خۆی ئاڵای کوردستان وەکو ئەم ئاڵایەکە ئێستا هەیە گوڵەگەنمێکی تێدا بووە لەگەڵ قەڵەمێکە ئێستا ئەو دوانیان لێلا بردووە مامۆستا قانیعی شاعیر لە شعرێکە زۆر جوان باسی ئەم ئاڵای کوردستانەمان بۆ دەکا پێمان دەڵێ سوورید نیشانەی شەهیدانمانە سەوزید نیشانەی دەغڵودانمانە سپید نیشانەی ئاشتی وڵاتە ڕۆژی ڕووناچی ڕێگەی نەجاتە گەنمت یانێ های کوردە بزانە نانی خۆت منێ دەستی بێگانە گەنمت یانێ های کوردە بزانە نانی خۆت منێ دەستی بێگانە قەڵەمت مانای تا ڕۆژی مردن تێکۆشن لە ڕێی زانست و خوێندن دەفەرمێ ئەم ئاڵای کوردستانە بەخوا لای هەر یەکێک لە ئێمەی کورد لە ناو دڵماندایە ئەبێ هەر کوردێک هەوڵ بدا ئێمەی کورد چمان لە وڵاتانی دنیا کەمترە چیمان لە نەتەوەکانی تر کەمترە والله وڵات هەیە بەس بەقەدەر پارێزگای سلێمانی نابێ ئاڵای سەربەخۆی خۆی لە نەتەوەی گرتوەکاندا هەیە باشە بۆ ئێمە ئاڵامان نەبێ بۆ حکومەتمان نەبێ ئێمەی موسڵمان لە هەموو کەس زیاتر ئەو ئاڵایەمان خۆش دەوێ و هەوڵی شەکانەوە و بەرزکردنەوەی دەدەین تا دروستبوونی دەوڵەتی سەربەخۆی کوردستان بەڵام بەمەرجێک ئەو ئاڵایە کوفری لە ژێردا نەکرێ ئەو ئاڵایە حکمی خوای لە ژێرا جێبەجێ بکرێ ئەو ئاڵایە شریعەتی محەممەدی صلی الله عليه وسلم لە ژێرا جێبەجێ بکرێ من ئەو ئاڵایم دەوێ والله کوفری دنیا وڵاتم کافرستانی بێ هیچ شتێکم لەم دنیا ناوێ چونکە دنیا هەر کۆتایی پێدێ قیامەت شەرتە ئاڵایەک خۆشە هەدبێت کە حکمی خوای لە ژێرا جێبەجێ بکرێ جا ئەو ئاڵایە پێمان دەڵێ وڵاتێک سەربەخۆ دەبێ وڵاتێک خەڵکەکەی پارێزراو دەبێت لە شەڕ کە ئاگای لە خۆی بێ پێت دەڵێ ئەبێ وڵات ڕۆژی ڕزگاری 21 خاڵە ڕۆژی ناو ئاڵاکەمان
یعنی ژیانی ئێمە لە بەهارەوە دەست پێ دەکا بێ میلەتێکی تێکۆشەربی لە بەهارە هەموو شتێک دەبوژێتەوە ڕۆژەکەت پێت دەڵێ میلەتێکی کارکەر بە دەستەوە ئەژنۆ دامنیشە پەلاماری کار بدە سەوزەکە پێت دەڵێ ئەبێ هەوڵ بدەی وڵاتەکەت سەوز بێ وڵاتەکەت بەدار و درەخت سەوز بێ بە گژوجیا سەوز بێ بە بەرهەمی کشت و کاڵی سەوز بێ یەک پارچە زەویت حیفە بە فیڕۆ بدەی و دانەچێندرا بێ ڕەنگی سپی پێمان دەڵێ وڵاتێک خۆشگوزەرانە کە بەردەوام حکومەتەکەی هەوڵی ئاشتی بدە ئەبێ وڵاتێک بێ ئاشتی خواز بێ حەزی بە شەڕ و شۆڕ و فیتنە نەبێ وڵاتێک پێمان دەڵێ ئەبێ خوێنی شەهیدەکانی لەبیر نەچوو بێ بەڕێزان بەم هەزاران کوڕی ئەم خەڵک و خاکە بۆتە قوربانی لە پێناوی ئەم ڕۆژی ئازادی کوردستانەدا ئەمە پیاوەتی هیچ مەسئول و سەرکردەیەک نییە پیاوەتی هیچ حیزبێک نییە و منەتمان بەسەرانەکە فەزلی ئەڵڵایە قوربانی ئەو هەموو خەڵکە دڵسۆزەیە کە خوێنی خۆیان بە قوربانی ئاڵای کوردستان و ئەم خاکی کوردستانە کردووە و پاشان پێمان دەڵێ ئەو گوڵە گەنمە دەبووایە لا نەچوویایە ئەو گوڵە گەنمە پێمان دەڵێ گەنمە دیانێ های کوردە بزانە نانی خۆت منێ دەستی بێگانە ئەو گوڵە گەنمەی ناو ئاڵاکەمان پێ دەوتین وریا بە موچەر نەچێتە دەستی دوژمن وریا بە ئابووری نەچێتە دەستی دوژمن وریا بە نانت لە دەستی دوژمنان نەبێ هەر وەختێ تینی بۆ هەر دەدگرێتەوە کەنانی لێگرتەوە تۆ سەر بەخۆی لە دەست دەدەی با نانت بەدەست خۆتەوە بێ وڵاتی پێشکەوتووەوەیە ئەهلی چەک نەبێ ئەهلی قەڵەم بێ ئەهلی قەڵەم ئەمڕۆ تەق و تۆق دەوری نەما ئەوەتانە هەموو دنیا تەکنەلۆژیایە ئەوەش بە نووکی قەڵەم دەکرێت چەندە زانکۆکانمان پێشکەوتون واللهی کاتێک کە دەبینی زانکۆکانی کوردستان تۆزێ بەرەو پێشەوە دەڕۆن ئینسان فەرەحی بەدڵی دادێ بەڵام داخی گرانم زانکۆکانی ئێمە زۆر لە هەزارەکانی دواون ومێدەوارم کە ئینشاءڵڵا ڕۆژێک پێشکەوین بۆیە با دوعا بکەین وتارەکە هەڵدەگرین بۆ وتاری داهاتوو ئەگەر هێشتیان لەسەر مینبەر بین بە ئیزنی خوای پەروەردگار بۆ جەنابتان سوورەتی قوڕەیش تەواو دەکەین ئاسایشی ئابووری ئاسایشی نیشتیمانی بەشێکە لە دین و ئیمانەکەمان دەبێ هەوڵی بەریهێنانی بدەین ئەبێ هەوڵی پاراستنی بدەین ئینشاءڵڵا قسەی زیاتری لەسەر دەکەین و کاتان زیاتر ناگرم پڕ بەدڵ دوعا دەکەین و لێت دەپاڕێنەوە یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ڕەبی خوا لە برسیەتی و لە شەڕ بمان پارێزی یا ڕەبی خوا لە برسیەتی و لە ترس بمان پارێزی یا ڕەبی خوایە ناوچەکەمان یەک پارچە بۆتە ئاگر ئەم میلەتە کوردە موسڵمانە بە حەق دینداری و خواناسی دەکا خوایە بە حرمەتی ئەو دەستە بەدەست نوێژانەی ئێستا لەم مزگەوتە و مزگەوتەکانە بۆ لای تۆ بەرز بوونەوە یا ڕەبی خوایە کوردستانمان پارێزی یا ڕەبی خوایە ناوچەکەمان پارێزی خوایە خوێنی موسڵمانان لە ڕژان پارێزی یا ڕەبی خوایە گرانیمان بەسەرانەیەتەوە یا ڕەبی خوا دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتە هەژارە بێموچە بکەیتەوە خوایە پەنامان تەنها تۆی یا ئەڵڵاه خۆت دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتە بکەیتەوە دەرگایەکی ڕەحمەتمان لێ بکەیتەوە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵاه لەش بە ئازارەکانمان شیفا بدەی ئەوانەی عەمەلیاتیان کردو لە دەرەوەی وڵات و ناوەی وڵاتن خوایە چاوەڕێی دوعای خێری موسڵمانان و شیفاکەی تۆن خوایە شیفا بۆ هەمویان بنێری یا ڕەحم الراحمین ئەوانەی منداڵیان نییە بە گەورەی خۆت پێیان بەخشی منداڵەکانمان ساڵح کەی یا ئەڵڵاه ڕۆڵەی ئەم موسڵمانانە بەشێکی زۆریان قوتابی و خوێندکاری پۆلی دوانزەیان هەیە یا ڕەبی خوایە بێ بەهانە و هاواریانەوە یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسانکەی قەڵەمیان بە بڕشتکەی هیممەتیان بەرزکەی خوایە دڵی خۆیان و دایک و باوکیان بەدەرچوون و بەدەستێنانی نمرەی بەرز دڵخۆشکەی یا ئەڵڵاه ڕەحم بە ڕۆڵەکانمان بکەی لە پۆلی دوانزە لە کۆتایی زانکۆ و لە هەموو قۆناغێکە یا ئەڵڵاه ئەم کوردستانە لە شەڕ بەدوورکەی پڕیکەی لە هەرزانی لە عیلم و زانست یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی دەرگای ڕەحمەتی خۆت هەمیشە فراوان و لێمان بکەیتەوە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات اللهم أنت السلام ومنك السلام نطلب منك السلام لكردستاننا وللعالم جميعا اللهم احفظ المسلمين في كل مكان اللهم احفظ المسلمين في كل مكان اللهم اشف مرضانا وارحم موتانا وعاف مبتلانا آمنا في بلادنا وفي بيوتنا يا أرحم الراحمين آمين آمين والحمد لله رب العالمين.